لیژنەی باڵای ریفراندۆم لە ماوەی ڕابردوودا سێ کۆبوونەوەی ئەنجامدا و لە کۆتا کۆبوونەوەشدا بڕیار دراوە لیژنەیەک پێک بێنرێت بە مەبەستی سەردانیکردنی بەغدا و وڵاتانی دراوسێ بۆ ئەوەی لە نزیکەوە باز لە کێشە و گرفتەکانی بەردەم ریفراندۆم بکرێت و ڕاو بۆ چوونی ئەوان بە فەرمی لەسەر پرۆسەکە بزاندرێت. ئەندامێکی لیژنەی باڵای ریفراندۆمیش ئاشکرای دەکات کە لیژنەکەی ریفراندۆم بەر لە دەی ئەم مانگە سەردانەکانی دەست پێ دەکات و سەرەتاش ڕوو لە بەغدا دەکەن. یەک لە بڕیارەکان بریتی بوو لە پێکهێنانی لێژنەیەک بۆ سەردانیکردنی بەغدا و دەستپێکردنەوەی گفتوگۆکان لەگەڵ بەرپرسانی عێراقی لە بەغدا ڕیاردرا کە لێژنەیەکی تر سەردانی ئێران و تورکیا وڵاتانی عەرەبی و چەند لیژانی تر بۆ سەردانیکردنی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئەو وڵاتانی تر بە مەبەستی پەیداکردنی پشتیوانی بۆ ڕیفراندۆم و سربەخۆیی بۆ کوردستان. لە کۆبوونەوەکان هێزە سیاسیەکان بە تێک ڕایدەنگ باسییان لەوە دەکرد دەبێ کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لایەنەشی سەرەکی گرنگی پێکهاتەی سیاسی هەرێمی کوردستانن و دەبێ ئەوانە وجودێکی فعال و کارایان هەبێ لە پرۆسەکەدا و دەبێ خواستەکانی ئەوان کە بریتە لە چاکردنی بژێوی ژیانی خەڵک و لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بە بێمەرج جێبەجێ بکرێت. چۆنیەتی ڕێکخستنی سەردانەکان بۆ بەغدا و بە تایبەتی کاتیش دیاری کرا پێویستە کە تا پێش دەی هەشت سەردانی بەغا کۆتایی بێت. ئەساس ئەوەیە کە ئەو لایەن سیاسیانە بەرەی ناوخۆیی و کێشە ناوخۆنەکان چارەسەر بکەن ئەو کاتە بە یەکگرتووی ڕوبەڕووی ئەگەرەکانی دوای ئەنجامدانی ڕفراندۆمیش ئەبینەوە. دەبوو هەر لە سەرەتاوە کاتێک بریاری ئەنجومەنی ڕفراندۆم درا بریار درا کە ڕفراندۆم بکرێ دەبوو بەرنامەیەکدا بنرێ بۆ کارکردن بۆ ڕفراندۆم پێش ئەنجامدانی و هەروەها بەرنامەیەکی شەبێ بۆ کارکردن بۆ دوای ئەنجامدانی ڕفراندۆم. هاوکات ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش دەڵێت پێویست بوو بەر لە دیاریکردنی وادەی ڕاپرسی کۆدەنجی نیشتیمانی و یەکریزی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە بارەی ڕفراندۆمەوە دەستە بەر بکرایە. پێمان وانێ ڕفراندۆمەوە بکرێەوە و ئاستەنگ و ینی زۆر لەبەر دەمە ینی لەبەرەوە نەلیژنەی بۆ تەشکیل دەکرێەوە نەتوان سەردانەکانیش بکەن چۆ سەردانەکانیش بۆ هەموو ئەو شوێنانەی دەکرێت پێشوەختە نەخێریان وەرگرتووە ینی لەبەرەوە ئاستەنگە ئێستا بتوانن بچن قسە لەسەر ئەو نەخێرانە بکەن. ئێمە لەبەرەوە لە سەرەتاوە بەشداریمان نەکرد پێمان وا بوو شێوازی ڕیفراندۆم و دانانی میکانیزم بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم بەو شێوێ نەدەبوو کاتی دیاریکە هەموو شتەکان ببڕێنیەوە ئەمجابسی پرس بە خەڵک بکەیت بە تەئەکید پێیان ناکرێت چکە خێرەکان زۆرن و جوابەکان دیارن و گرفتەکانیشی پێ چارەسەر ناکرێت ئەو گرفتانی ناوخۆی پێ چارەسەر نەکراوە تا ئێستا ناتوانێت هەنگاوی بۆ بنێن و چارەسەری بکەن. ئەنجامدانی ڕیفراندۆم لایەنەکانی بەسەردوو بەرەدا دابش کردووە بەرەیەک دەوێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و بژێوی ژیانی هاوڵاتیان هەرێم باش بکرێت. بەرەیەکی دیکەش جەخت لەسەر تەوافقی سیاسی نێوان لایەنەکان دەکاتەوە لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم و قەیرانەکانی دیکەی هەرێم. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.